تابیان مافێکی ڕەوا و ئاسایی خۆیانە کە دام بە بڕوانامەکانیاندا بنرێتن چونکە وەزارەتی خوێندنی باڵاژ لە 8 دوازدەی 2009 نووسراوێکی ئاراستەی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران کردوون بەستی ئەوەی کە دام بە بڕوانامەی ئەو دەرچوانەدا بنێتن چونکە قەراری ئەنجومەن محکەمەی ئەنجومەنی شوڕا هەیە کە ئەو قوتابیانە مافێکی یاسایی خۆیانە کە دام بە بڕوانامەکاندا بنرێتن بەڵام زیاتر لە ماوەی 8 مانگە ئەنجومەنی وەزیران دیوانی ئەنجومەنی وەزیران ئامادە نەبووە وەڵامی نووسراوێکی وەزارەتی خوێندنی باڵا بداتەوە. ئێمە بۆ داواکردنی مافێکی ڕەوای خۆمان کە یاسا و دەستور هەرچی قاعیدەی قانونی و یاساکانی ئەم وڵاتەیە مافێکی پێداوین بەڵام لەلایەن کۆمەڵەیەک دەسەڵاتداری نەزانەوە لە کابینەی پێشووتر بە تایبەت وەزیری خوێندنی باڵای پێشووتر مافەکەمان لێزەوت کراوە. داواکارین لە ڕێیسی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئێمە چی بکەین ڕوو لە چێکەین گردبوونەوەمان کرد ڕێکاری یاساییمان کرد محکەمە چوینە محکەمە بردمانەوە بە قراری مەجلس شوڕا هەمانە دەیان قراری دیکەمان هەیە باشە هۆکار چییە کە محکەمە قرارێک دەراکە بە ئەترافکردنی بە مافێکی من کە مافەکەم بۆ پەسەند بکرێ هۆکار چیە ڕێگری لێ ئەکرێ لەلایەن حکوومەتەوە کە ئەم مافەم بۆ پەسەند بکرێ. ئێمەش ئەو پرسیارە دەمانێت وەڵامان بدرێتەوە هیچ بەهانەیەک نەمایە بەڕێز کاک دکتۆر ئومێد سەماح بۆ وەڵاممان ناداتەوە زیاتر لە 8 مانگی ئەو کتابە مماتەڵەی پێ دەکات لەو کاتی لەو کاتی هەتا ئێستا وەڵاممان ناداتەوە ئەمەش هاتینە پێش ئەنجومەنی وەزیران دەمانێت وەڵامێکی سەریع وەگرینەوە لە بەڕێزیان ئەگەر بێتە لامان ئەگەر تەشریف بێنی بێتە لامان ئێمە چوینە پێ دەرکەی